لە هەفتەی دووەمی یاریەکانی خولی پلەیشیانەکانی کوردستان سلێمانی لا یاریگای خۆی میوانداری لایەنەی چوارقوڕنە کرد کە هەردوویانە لە یەکەمین هەفتەی خولی پلەیشیانەکانی کوردستاندا ڕوبەڕووی شکست هاتبوونەوە. یاریەکە هەر لە سەرەتاوە بە بێزی هەردوویانە دەستی پێکرد. لە خولەکی 20 کۆسرەت عەلی توانی گۆڵ یەکەم و پێشکەوتن بۆ چوارقوڕنا تۆمار کرد. هەربەم گۆڵەشەوە نەوەستان یاریزانانی چوارقوڕنا لە هێرشکردن بەردەوام بوون. لە خولەکی 23 هەمان یاریزان کۆسرەت عەلی دومین گۆڵی خۆی یانەی چوارقوڕنەی تۆمار کرد. بەڵام یاریزانانی سلێمانی لەم جەمەدا بە شێوەیەکی باش گەڕانە و لە خولەکی 26 عەلی موسا توانی گۆڵێک بۆ سلێمانی تۆمار بکاو. جێم یەکەمیش بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک بە سوودی چوارقوڕنا بە کۆتات. لە جێمی دووەمدا یانەی سلێمانی تا ڕادەیەک باشتر دەرکەوت. گۆڕانکارەکانی هەردوو ڕانەریش کاریگەریان لە سەر شێوازی یاریکردنی هەردوویانە بە تەواوی دروست کردبوو. بە تایبەتی سلێمانی کە توانی لە کۆتا خولەکەکانی یاریەکە و بە دیاریکراوی لە خولەکی 84 لە ڕێگەی سەلام عەبدوڵڵاوە گۆڵی یەکسانبوونەوە تۆمار کرد. دوایەم گۆڵەش چوارقوڕنا هەوڵی زۆری دا بۆ تۆمارکردنی گۆڵی سەرکەوتن، بەڵام سەرجەم هەوڵەکانی بیاکان بوون و سەرنجامی ژارەکە بە یەکسانبوون بە 2 گۆڵ بۆ وەرلایەکیان بە کۆتا. سوپاس بۆخوا باش بووین. یاریەکەمان پێشکەش نەکردووە. تەمان هۆکارمان ئەمە دەیگەڕێنەوە بۆ مەلعەبەکەی چکە ئەو مەلعەبە کاریگەری لەسەر یاری ئێمە هەیە بەڕاستیەوان مەلعەبی خۆیانە چیمەنی سروشتە و زۆربەی یاریگاکانیش چیمەنی دەستکردن بەڕاستی وەک لە جیاوازیەکان دروست دەکا و گرفتی زۆربەی نادیەکانیشە بەڕاستی. من دەیگەڕێنەوە بۆ ئەوە دەنا پێم وایە لە ڕووی یاریکردنەوە لە ڕووی جستەوە لە هەمڕێکەوە باشتر بووین لە ئەوان تعادولیش بۆ ئێمە بەڕاستی لە یاریگای ئەواندا خاڵێکی باشە. بەڵام ئەوەی کە نیگەرانی بۆ ئێمە بۆ یاریزانەکان دروست دەکە دایما لە ناحیەکان لە قەزا و ناحیەکان زۆر باشتر ئیحتیمام بە ڕێخستنی سەرپەرشتار و ناوبژیوانان دەدرێت. هەم لە یاریەکەم کێشە گرفتە بووە هەم لێرەش باماشەوە کێشە گرفتە بووە. ینی خولی پلەیەکی کوردستان هیچ نازانم هیچ شتێک نابین کە هیچفۆنێک بە چوار نابێت لە خولی ناوخۆیەکان لە تیپە میلەکاندا بەکارهێنرێت ناوبژیوانی خولی پلەیەکی کوردستان بوویتفۆنی شت پێ نەبێت و یەکتر یاگەدار نەکەن هەر بەهات و هاوار بێت. پێم وایە نازانم ینی ئەوە لە ڕووی دەرونیەوە کاریگەرێکی زۆری بەسەر ستافی ڕاهێنەران و بەڕاستی وەزای دەنگەدەنگی زۆر دروست دەکات بەڕاستی. هەستیارەکە ئەم ڕۆمانێمە باش بوو وەکو تۆموح یانی سلێمانی هێشتا زۆری ماوە بۆ تۆموحی کە بە ناوی یانی سلێمانیەوە بڵێ میتوانین کۆمەڵی یاریکەری باش ئامادەکەین بۆ خولی پلەیەکان. بەڵام خۆتان نەزانین بە هۆی زروفی دارایی یانی سلێمانیەوە ئێمە توانیمانەوە ئەم فرقەیە پێک بێنین کە فرقەیەک زۆربەی لاون کەمترین تەجروبەیانێ لە خولەکانی کوردستانە. سپاس بەخوا ئێمە ئەمڕۆ توانیمان بە خاڵێک کۆتایی بە یاریەکە بێنین لە وەرزۆنی شێوەش پاش ئەنجامدانی دوو یاری لە خولی پلەیەکیانەکانی کوردستان تاوەکو ئێستا چیانی سلێمانی و چوارقوڕنا نەیانتوانیوە بگەنە سەرکەوتن و هەردوویانەش بوونە خاوەنی یەکەمین خاڵ لە یارەکانی مەرزەی خولی پلەیەکیانەکانی کوردستان.